گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەسعود عەبدولخالق شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی. کاک مەسعود سڵاو لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. دەرەنجامەکانی هەڵبژاردن لەسەر ئاسی عێراق چی پێوتین بۆ هێز و لایەنە سیاسیەکان؟ بەناوی خی گەورە و میهرەبان کۆمەڵێک پەیامی گرنگ لەو هەڵبژاردنی هەیە بۆ هەرچەندە هەروەکو چەند جارە بوو، بەڵام هەرەوە دووبارە بۆ کە عێراق پێشتا دەوڵەتێکی پێکهاتەیە و تا نیزامی پێکاتەواتە نیزامی دەستوریان تەوافقی لە عێراق وابی کورد زۆر قازانجەکی گەورە دەکە. دەرکەوت حەجمی شیعە لە عێراق بەجێری کورسیەکان چەندە، حەجمی سونە، حەجمی کورد. ڕەنگە کورد دەبوابی زیاتر بی، بەڵام بە هۆی ناڕێکپێکی ئیدارەکەی کە ئیدارێکی ئیداری کوردی بەناوبانگە لە جیهان ئیدارێکی زۆر ناڕێکە، جاروێ سەرکردە کوردەکان خۆیان وەسویەوە دەکەن ئەزمموی ئێمە لە بۆ ئەمریکا و سوێت و عێراق و ئێران و ترکی نازم ئەوە قسە ئەم دەرەمە قسانە جاروێ هەر تەرجمەی عەرەبی و زمانەکەین کە نەکرێ باشە هەر حەیامان دەچی ئەو زۆرە گفتوگویانە. بەڵام بەگشتی پەیامەکە پەیامی ئەو هەڵبژاردنەوە بوو ئەوە دوو جارە یان سێ جارە لە کوردستان هەڵبژاردن دەکرێت لە ژێر سای مفەوەزیەی عێراقی. بەڕاستی هەڵبژاردنەکی ڕاستەقینەیە، هەز دەکەم بێ ئەندا بێ دێزاین کرا و بێ تەزویر، بەڵام خڕوقات ئەوەی لە کوردستان بینیمان مەسەلەی خڕوقات و ئیرهابی فکری و شخصی و ئیرهابی نەفسی و ئیرهابی موەزەف و چەکدار و ئەوی بەڕاستی لە حەد بەدەرە زۆر زۆر، یعنی لە چەندین داوە هەر عائیلەک لە چەند لاوە تەلەفۆنی و هەڕەشەی لێکرا ئەوانە هەیە، بەڵام کە چوویە سەر سندوقی دەنگدان ڕاستەکەی هەر ئەوانە لەکوێ هەبوو مامۆستا وڵاوانە لە پێدەچوو لە سەران سەری کوردستانەوی، بەڵام من لە هەولێر زیاتر وەکو لێرەمە زۆر دەنگ و باسەکان لە بۆمان دەهات کە هەموو موچەخۆرەك، هەموو عائیلەیەک، هەتا منداڵ ئافرەت هەڕەشەی لێکرایە و یاڵە بڕۆ ئێمە ئاگامان لێ و تو دەنگت نەدا و ئەوانە هەبوو. خەڵکی ڕاستی ئێستا بێ ساحێبە بێ پشتیوانە کەس نییە پاڵ پشتی بکە، ترساون، یعنی دەترسێن ئەو دەنگەکان ڕەنگە نەتوانین برین دەنجی ڕاستەقینەن کاوەی ئێستا هەر حیزبە و دەینی هەر حیزبە کە لە چێ دەسەڵاتی نییە دەنجی لەوێ ڕاستەقینەیە، بەزام لە ژێر دەسەڵاتی خۆی ڕاستەقینە نییە. زۆر بەداخەوە ئەوەش یەکەم جاریشە لە کەرکووک کە دەنجی کورد نازانم وای لە زۆر خەمەکی گەورە ماوەندە خەمی کوردستانمان نییە، بە هەر حاڵ چەندی بینی هەر وەک خۆیتی، بەڵام کەرکووک دەبوابی ئەو حیزبانەی کە یەک ناوی لێ نایە دڵی کوردستان، یەک ناوی لێ قودسی کوردستان، هەر یەکە ناوەکە دەبوابی ڕێککەوتنەك هەبوایە لەو بارەی والێن حتا کۆتاکان، یعنی ئێستا ئەو هەموو کۆتایان ئەم یەک جار هەز دەکەم کۆتا سوودی لە بۆ کورد هەبووە بەو تەریقەی کە کورد تەعامل لە کەرکووک بوو کە تواندرا بەهۆی ئەو کۆتایە محافزی کەرکووک دابنرێ، وڵای ئەوە زۆر دڵخۆش، بەڵام باقیەکەی تر ئەم هەز دەکەم چ سوودەکی وهای نییە، یعنی لەو هەڵبژاردنانە جاروێ حیزبە کوردەکان خۆیان لە بوو ماندوو دەکەن، جاروەیە دەگاتە ئەو ڕادەی دەنجی ئەندام پەرلەمانێکی خۆی دەکاتە قوربانی لە بۆ کۆتایەک. تەمانەوە هەمووی نەخشە و پلانی هەڵەی کوردە لەو قۆناغا ناسک و حەساسی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پێدا تێدەپەڕی. کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ دەڵێ قۆناغی دوای هەڵبژاردنەکان ینی دوایەم دەرەنجامانە وەکو قۆناغی پێشتر نییە بۆ پێگەێنانی کابینەی دێمی حکوومەت هێرێمی کوردستان هەڵبەتەوە مەبەستێتی. چ شتێک گۆڕاوەوە بەم زمانە قسە دەکەن، ینی شتێکی وە ئەو تۆ گۆڕاوە لە ژمارەی کورسی؟ وڵی ئەو لێدوانانە ڕاستی زۆر تەسکبینیە بەعام ئەمن لەگە سەرکردە کوردەکان و حیزبە کوردەکانم ئاگایان لێ نییە جیهان لە چ قۆناغ بە چ شێوەیەک دەڕوا، ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە چ قۆناغێکی حساسدا دەڕوا، عێراق یۆنامی لێی دەکشێتەوە، یعنی ئەو جارە تەرکیزکردنە سەبەغدا گرنگە لەسەر هەرێم، یعنیەوە هەمومان دەزانین ئیدارەکی زۆر فاشیل ڕاستەکەی قسەکە ناخۆشە، نە پرۆژەی هەیە، نە دەتوانی ئیدارەی موەزەفی خۆی، یعنی حتا موچەی پێنادرێ لەو هەموو داهاتە زۆرەی کە داهاتی ناوەخۆی یەکجار زۆرە، ئەمریکا یارمەتی دەدا، عێراق یارمەتی دەدا، کەچی موچەی تەواو پێنادرێ، یعنی ئەوە نازەم وەڵا ئەوە چ مانایەکی هەیە کە باز لە سەرکەوتنەوەی بکە، کەس سەرکەوتو نەبووە، هەموو لایەکمان دۆڕاندوومانە لە کوردستان، چکە ئەوە 3 ساڵە حکومەت نییە،
يعني تەماشاکە پەرلەمان نییە لە کوردستان ینی چ سوود تەسیری هەیە ینی ناو لە کوردستان نیزامی کوردستان نیزامی پەرلەمانی ینی ئەگەر بەراوردەکی ناخۆشە ینی عێراقەکی وا ناڕێک پێک ئەگەر بەراورد لەگە عێراق بکەین عێراق پەرلەمانێکی زۆر چاڵاکی هەیە دەتوانی وەزیر بانکە دەتوانین ڕێژزەرا بانکە لە هەر هەڵبژارنەک دەتوانی عێراق ڕێژزەرا دەگۆڕێ ڕێیس جەمهور دەگۆڕێ بەڕاستی تەوافقەکەی تەوافقە دیموکراتیەکەی دیموکراتیە فیدرالیەکەی فیدرالیە تا ڕادەیەک دادگای دادگایە بەڵام لە کوردستان چی یعنی چی دەبە هەڵ هەرش بژارن بکرێ هەموو کەس زانی چێ سەرۆکی هەرێمە چێ سەرۆک وەزیرانە چێ سەرۆک یعنی لە کوردستان ڕاستیەکەی هیچ شتێکی وها نییە بگۆڕێ کار دادگا مەسەڵەن ئێستا محکەمەی ئیتحادی دونێ قەرارێکی چەند قانونی جوانی دا کە لە کوردستان شتیوە دوسێ ساڵە حکوومەت هیچ نییە یعنی لە کوردستان مؤسسات نییە ڕاستی با پەرلەمان هەبی با نەبی چییە با دادگا هەبی با نەبی چییە یعنی ئەو شتانە چییە حکوومەت هەبی یان نەبی چییە هیچ حیزبە و چەکداری هەیە و حکم دەکەن و یعنی ئەوەندەیە لەوەی زیاتر یەک شتی کە مانای نییە ئیتکار ئەسماء سەمەیتموها یعنی یار ناوە لێندرایە دەنا تا ئێستا حکوومەتی هەرێم تعریفە قانونیەکەی کە دەرێ لا سڵتە فەوقە سڵتە تەنانەت ئەو تعریفەشی پێچی بەجێ نەکرا بەدەیان مؤسسەی حیزبی عائیلی کۆمپانی عەشیرەت لەسەروی حکوومەتە عەشیرەت لە کوردستان دەتوانی ئێستا شەڕ لەگە حکوومەت بکا و دوای مفاوەزاتی لەگە بکا و دوای پێک بێنەوە و تێک بچنەوە و شەڕ بکەنەوە و دوای هەمووش لە وەزارەتی پێشمەرگە موچەی خۆشیان وەرگن یعنی ئەوە لە هیچ جێیەکی دنیاە زۆر خۆشە پێشیان ناخۆشە برەی میلیشیا طبعا ئەمیش دەرێ میلیشیان نییە چەکداری کوردستان چکە میلیشیا زەبت و ڕەبتی و دیسپلینی خۆی هەیە ینی لە دەستوری ئەمریکا چەند جارێک ناوی میلیشیا هاتیە خۆمە لە شاخ پێشمەرگە بووین ئەمەش بەمەشێن دەگۆ پێشمەرگ بەڵام میلیشیان ینی میلیشیای چۆن یعنی قەت هێزێک نەبوو ناوی هێزی عەشیرەتی ئێکس وای زێت قەت هێزێک نەبوو ناوی هێزی کاک فلانی ئێستا لە کوردستان هەمووی ئەوە لیوای فلان عەشیرەتی ئەوە لیوای فلان نەک عەشیرەت و حکوومەت عەشیرەت و عەشیرەتیش جاروەیە بە شەڕ دێن چەند ڕۆژە نیوەی ئەو حیزبە دەچیت بەگەر ئەو عەشیرەتەیەکەی نیوەی ئەو حیزبەش دەچیت بەگە عەشیرەتەکەی مامۆستا پێوەست بەو لێدوانانە ئەنی بۆی زۆر دوور نەکەوینەوە پێوەست بەو لێدوانانەی ئەمڕۆ دراون لە دیداری مێپس بەڕێزت خاوەنی دەستگایەکی معتەبەری و نووسەری ینی شارەزایەکی سیاسیت کەسایەتێکی دیاریشی لە هەولێر بێلایەنیش ینی سەربەی هێز و لایەنێکی سیاسی نیت مەسەلەن خەڵکانی وەکویەوە بۆ بانگ ناکرێن کە باسی ناوی کۆڕبەندەکە ئاشتیە ئەمنیەتە کە ئێوە زۆر لەسەر ئەم پرسانە قسەش دەکەن بۆ خەڵکانی وەکویەوە بانگ ناکرێن بەڵام سەرکردە عەرەبیەکان زۆر بەیان بانگ دەکرێن بەڵام ئەو ڕۆکارەبامان نەبوو نەمتوانی بیبینم بەڵام دەردەچی عەجیب هەیە لە کوردستان ئەیژەوەیە پێی دەگوترێت تەقەسم الثەقافی یعنی سەرکردەکانیش تووشی ئەو دەردەی بووینە خەرچی کوردیان لا گرنگ نییە ئەنی ئێستا بڕۆ ئەو جار قەرارێک دەدرێت جاروەیە ئیعلانێک دەکرێت دەرێن مانجینۆ عێراق دەڕوخێ وەکو بینیمان ڕابردوو یان هەڵبژاردن هەر ناکرێ یان زۆر ساڵانە 4,000-5,000 بەیانی وا دەردەکرد دوای هیچی ڕاست دەرناچی سەرکردایەتی کورد ئەسڵەن پرس بە مەکتەب سیاسیەکەی خۆشی ناکە پرس بە چەند عەرەبەکی عەجیب دەکا هەندە قیادە قوتری بەعسینە هەندێکی پەککەوتنە هەندێکی ئەسڵەن شادەی هیچیان نییە بەڵام بێن پرس بە عاقڵمەندی کورد بکەن لەو بابەتەی نییە یان پرس بە ناوەندەکی توێژینەوە یان تینگتانگ نییە هەر لەبەر هەمان هۆ ینی دەسەڵاتی کوردی پێی وایە خەڵکی کورد خەڵکەکی زەعیفە نەشارەزایە بەقەدەر مستەوایەکە خۆی لەمە هەندێ ئەمکووە معلوماتم هەبی بانگەشتنامەی ئاراستەی هەموو قیادەکانی عێراق کردیا هەتا ئەوانەی کە شەژلایەنەی کە لە لیستی ئەمریکا بە لیستی خراپ تۆمارکردنە هەتا بانگەوازی لە بۆوانیش نارێ بەڵام وازم هەندە چیان هاتوونە هەندە چەند ناتونە مەسەلەن تەیف سامی هاتووە کە چناوەکی لە دووە لە کوردستان دادگای فیدرالی ناوێن لێنا دادگای سەورە مەسەلەن داوەتی ئەوانیان کرێت قەیس خەز عەلی چی دەرێی کە لە کوردستان ناوێن بە خراپە دەینە یان بە خەڵکیان دەگۆ جاش سیغە یان جاش نازم جاشی ئەنواع ئەشکال ناوی ئەنتیکە لە قاموسی ئەو دەسەڵاتانە هەیە
بانجی ئەوانە هەموو کرایە ئەم وەکو ویستم حتا سەرکردەی حیزبەکانیش لە کوردستان بانگێژ نەکراینە لەبەر هەندێک ڕەنگە ینی ئەو دەردەی پێ دەکرێت تەقەزم سەقافی وا لەو سەرکردانە بکات جامیعەکان یان ئێستا پێم باشە ناوەندی توێژنەوە یان تینک تانکەکانی جامیعەکان کامیان بەشدارن لەو لێکۆڵینەوە و لەو کۆنفرانسە لە کاتێک ئێمە بە خۆمان باشترین هەموو لایەکمان یعنی ئێمە ناوەندێکی زۆر بەقووەتیش نییە بەڵام توێژینەوەی زۆر گەورە و بەقووەتمان هەیە لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئەو پێدەگوترێت پرۆژەکانی چاکسازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چۆن پێگەی کورد لەوێ بەقووەتکەین ئەوەمان هەبی حتمما جامیعەکانی شەیتیان و لایەنەکانی کە شەیتیان بەڵام وەکوم بیستم کەس لەوانە بانگێژ نەکرای باشە مامۆستا بگەڕێنەوە سەر با بڵین بەرچاو ڕوونیەکان بۆ پێکێنانی کابینەی ئایندەی عێراق حکوومەتی عێراق بە بڕوای تۆ کەسێک لە دەرەوەی چوارچێوەی هەمانگی ئەتوانێت ئەم پۆستە وەربگرێ؟ نا پێم وە نییە وە حەق خۆشتیان لەبەرەوەی دەنجیان زۆرە کورسیان زۆر هینە و لە چوارچێوەی تەوافقیش یعنی ئەو تەوافقە تەمان لە بۆ ئێمەی کورد زۆر زۆر باشە یعنی ئەمە ئیشاڵە لە حەڵقەی تایبەتی باسی گرنگی ڕئیس جەمهوریش دەکەین کە موعامەرەی گەلە زۆر چ لە ناوەخۆی کوردستان چ لە ئاستی عێراق چ لە ئاستی ئیقلیمی لەسەر ئەو پۆستە هەیە کە لە کورد بسێنرێتەوە زۆر مەترسی ئەوە لە حەڵقەی تایبەتی ئیشاڵە باسکەن بەڵام وەکو پێکاتە وەکو تەوافق ئەوان حەق خۆیتیان ئێمەش حەق خۆمانە ڕئیس جەمهوریەکی ئەو جارە زۆر بە قووەت دابنین و ئەوانیش سونەکانیش حەق خۆیتیان ڕئیس پەرلەمانێکی بە قووەت دابنین یعنی هەمووی بەهێز بیت چکە موعامەرەکە هەیە لەسەر ئەوەی ڕەنگە شیعە عەزیزێبی هەم ڕئیس جەمهور هەم ڕئیس پەرلەمانی هەردوو لە لاواز بی ڕەنگە ئەمەش حەزمان لێبی ڕئیس وزرایەکە لاواز بی یعنی ئەو ئیشە لە عێراق هەیە هێشتا نەگەیشتنە ئەو ڕادەی ئەو معادلە دووەلیە کە مەتاڵیبیانە کوردستانێکی بەهێز لە ناو عێراقەکی بێز خۆی لەو قۆناغش ئەوە گرنگە لە بۆمە یعنی تازە ئەمە باش تێگەیشتین لە سیاسەتی دەولی کە عێراقەکی بەهێز و کوردستانێکی بەهێز باشترین ئیشە لە بۆ ئێمە زۆر بەداخەوە سەرکردایەتی کورد نە ئیش لە بۆ کوردستانێکی بەهێز دەکا نە لە بۆ عێراقێکی بەهێزیش دەکا و ئەو جارەش ئەو مفاوەزاتی ئەو جارە هەست دەکەم لاوازترین مفاوەزاتی کوردە لەگە بەغدا چونکە پێگەی لاوازە هەر قونسول و سەفیر دێنە کوردستان ئەجا موچەی پێ نادرێ چاوی لە دەستی بەغدایە سوالکەری بەغدایە هیچ ئیشەکی پێ ناکرێ بێی بەغدا یعنی بەداهاتی ناوەخۆ نا دەتوانی بنزین هەرزانکە نا گاز نەدەتوانی بەعیبدا نەدەتوانی دەرمانی هەرزان بکەن نا هیچ شتێکی پێ ناکرێ نەدەتوانی گەنمی جوتیاران وەرگری یەک دنیا سایلۆی هەیە یعنی نازانم وەڵاوە ناوی حکوومەتە لەبەر هەندێ مفاوەزاتی کورد ئەو جارە زۆر لاواز دەبی ئەوەی دەگوترێ ئەمە بەجێرەی دەستور و بەجێرەی تەوافق و ئەمن ئەوەندی بزانی بم ئەو ساڵ نزیکەی 76 وەفدی کوردی چتە بەغدا هیچ جارێک باسی ئەو بابەتان نەکرێ تەنها باسی پارەکرایە هەر پارەمان دەنێ و وەرەقەی لە دەستە و پارە کە چایان بە وەفدی کوردی دەکەی یەکسەر دینار و دۆلاری دێتە پێش چاوی و هیچ مەوزوع ئەشکە نییە باز بکرێ باشە مامۆستا ینی دواپرسیارم بە بڕوای تۆ کورد پۆستەکانی خۆی لە بەغدا وەردەگرێتەوە بەدەست دێنێتەوە وڵای ئینشاڵڵا چکە دەزانی ئەو جارە حکوومەتی عێراقی وەکو هیچ جارێک نییە چکەمە دەزانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆرانکاری بە ئاراستەی جیاجیای زۆر هەندێکی مەترسیدارە هەندێکی زۆر دڵخۆشکەرە هەندێکی هەیە لەسەر خۆمان دەوەستی ئایا وای لێ بکەین دڵخۆشکەربی یان ببتە مەترسی لەسەرمان بۆ نمونە ئەو گۆڕانکاریانەی بەگشتی کە لە پرۆژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە لە بۆ کورد زۆر زۆر باشە بەڵام تورکیا ئێمە وەکو زانیاری بابتان دەینێ وا ڕاهێنان بە خەڵکی عێراقی بە خەڵکی سووری و بە خەڵکی وەش دەکات کە چۆن بە درۆن سەرکردایەتی کورد سەرکردە کوردەکان بدەن چۆن سووریا ئەوەی بەکاربین چۆن عێراقی داهات و ئەگە گۆڕانکاریەک بی وەکو چۆن تورکیا لە سەرکردە کوردەکان دەدا و دەیان کاتە ئامان چکە پێی وایە استراتیجێتی تورکیا دەرێ سەرکەوتنی ئێستا لێدانە لە سەرکردەکان تقریبا ئەوەش ڕاستە مەسەن ئەو ئاراستەش هەیە لە
ڕۆژهڵاتی ناوەڕاست لە ناوەی عێراقیش ئەوجارە یۆنامی دەکشێتەوە هێزەکانی ئەمریکا دەکشێتەوە کەواتە حکوومەتی داهاتووی عێراق زۆر چارەنووس سازە بەڕاستی بەو لێدوانە ساویلکانی ئەم سەرکردایەتی خۆمان لە کوردستان دەبینم ئاگای لەو بابەتانە نییە زۆری ئاگا لەش چییە وەڵام کورسێکم لە تو زیاتر هینایە و ئەوە ئێرە ئی منە و ئەوەندە ئەو لە بەڕاستی ئەوە زۆر تەسکبینیە ئێسام لە کوردستان تەمەشای ئەو بابەتە دەکەم ئەوەی هەیە دە بابی سەرکردایەتی کورد بیر لەوەی بکاتەوە چۆن ئەو ئارەسە جیاجیایانەی گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قازانجی خۆی تەوزیف بکە چۆن عێراقێکی پتە و تون بەشداریەکی بەقووەت لە عێراق بکە لە بۆ ئەوەی مادەی سەتوسلە مەجلیسی ئیتیحادیە کۆمەڵێک پرسی گرنگە هێشتان جێبەجێ نەکرایە ئەم هەر لەسەر دەستور قسەی ئەخیرم هەیە بەڕاستی ئەوانەی دەرێن دەستوری عێراق جێبەجێ نەکرا ئەمیش دەرم جێبەجێ نەکرێ بەڵام ئەگەر جێبەجێ بکرێ حیزبی کوردستان ئەوانەی خاستن حیزبی چەکدار زۆربەی بە پێی دەستور هەڵدەوەشێتەوە کەواتە باوانە بینجارێ خۆمان ماڵمان لە شوشەبی با یەک قسە لەگەر سەبەغدا و تاران و ئەنقەرە و دیمەشق و دنیا نەکەین باش بەڕێز کاک مەسعود عەبدولخالق شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ خوێندنەوە و شیکارەکانت